کردەوەیەک هەیە کە زۆر بەمان بێ ئاگاین لێی کە ئەحەب الأعمال إلى الله کە خۆشەویستترین کردەوەیە لای خوای پەروەردگار، بەڵام زۆرێکمان ئاگامان لێی نییە ئەوش تەکف شەڕەکە عن الناس، زەررت نەبێ بۆ خەڵکی، زمانت وریای زمانت بیت. ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز سواس و ستایش بۆ خوای تەعالی عیبادەتی زۆرمان کرد، نوێژ و تاعات، قیام، تەراویح، قورئان خوێندن، زکری خوا، نوێژی جەماعات، کردەوەی زۆرمان کرد، سەدەقە و خەیر. بەڵام لەولاوە ئاگاداری زمانمان نییە ئەو زمانە هەموو ئەو کردەوانە تێکەدات، خوای تەعالی هیچت لێ قبوڵ ناکات. ابن القیم ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ خەڵکی وا هەیە لە ڕۆژی قیامەت حەسەناتی زۆرە کە ئەمثال الجبال، کردەوەکانی هەمووی کەڵک بوونە ماشاء الله وەکو شاخ بەرزەوە بووە، بەڵام دێ وەیەتی یوم القیامە ويجد لسانه قد هدمها عليه كلها، بەهۆی زمانی هەموو ئەو کردەوانی هەمووی بەزایە چوو لە ناو چوو کۆتایی پێهات. بۆیە لە ئاستی خەڵکایە کف شەڕەکە عن الناس، وەک خێرت بۆ خەڵک نییە زەرەرشت بۆ خەڵک نەبێت.